یعنی هەولێر سبەینێ لە خولینایەبی عێراقدا ڕوبڕووی مەسافی ناوەڕاست دەبێتەوە ئەو یاریەش وەک دواهەل دەبێت بۆ یانەکەی پایتەختی کوردستان تا ئەوەی بتوانێت ئاسی ڕاستەقینەی خۆی پێشەش بکات و ئەنجامێکی دڵخۆشکەر دەستەبەر بکات. بەڵێ بەڕێزان بۆ زانیاری زیاتر ئێستا ڕاستەوخۆ حسێن محەممەد لە شاری هەولێر لەگەڵمانەوە. حسێن سڵاو لەبێت و دوا ئامادەکاریەکانی یانی هەولێر چییە و ئەگەر زانیاری زیاتر بۆ بینەران بگوازیتەوە؟ بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیوان من ئێستا لە نێو یاریگای فەڕەنساویریم لە شاری هەولێر لە ئێستادا یانی هەولێر لە خۆئامادەکردندا بۆ یاریەکەی بەیانی کە کاژمێر چواری ئێوارە بەرامبەر مەسافی ناوەڕاست لە یاریەکانی گەڕی هەفتی قۆناغی دووەمی خولینایەبی عێراق ئەنجامی دەداتن. بێگومان هەولێر تەنها چوار یاری ماوە لە خولینایەبی عێراق و پێویستی بە سەرکەوتنە لە چوار یاریە تاوەکو سەرکەوێت بۆ قۆناغی داهاتوو و ئەگەر سەرج نەکەوێتن بێگومان دەبێتە شکستێک بۆ یانێکە لە هەشت یانە گەورەکەی عێراق نامێنێتەوە. من ئێستا عومەر سەلیم سەرپەرشتای تیپی تۆپی یانەی هەولێرم لەگەڵدایە. کاک عومەر سڵاو لەبێت. زۆر سوپاس دەکەم. کاک عومەر دوایین خۆئامادەکردنیانەکەتان چۆنە بۆ یاریەکەی سبەی کە دەبینین وەکو یارین مان و نەمان بۆ یانی هەولێر ناودەبێت؟ وای ڕاستە یاری سبەینێ بە خۆت دەزانی ئەمە پێشتر دەمانگوت ئەو یاری دەی ببینەوە زۆر ضروریە وەکوێ بە دڵە چووها یاریمان دەکرد ینی احتیمال هێشتا ئەمەلمان مایە بەس ئەوانەی مایە ئێستا هیچ مساوم هەیە لەسەر نەما تازە ئەتوو لەو چار یاریەی دەبی حەد چاری ببێەوە بە حەدی ئەقل دەبی سێ یاری هەولێر ببێەوە نۆ خالی بەدەستبینی بەغدا احتیمالەیە لەگە زەورای بە تەعادلیش شەنسەکمان بدرێتێ بەڵام ئەمە نابی ئەمە ئینتزاری ئەوەی بکەین ئەرە بزانین نەتیجەی یانەکان کە چی لێدێ ئەتوو دەبی ئەو یانان ئەو یاریانەی مایتر لە هەولێر دەبی هەر هەمووی ببێەوە هیچ نابی بەتەمای ئەوەی بی فلان یانە لەگە فلان یانە نەتیجەیەک و دەبی نەخێر تیپمان ئامادەیە و بزانم هیچ مشکلێکمانە تەنها دوو پێکانەمانەیە وەروە دوو یاریزانیشمان بەهۆی کارتی زرد ناتوانن بەشداری یاری بەیانی بکەن. بەڵێ کاک عومەر دەبینین وەستانی خۆلی عێراق وەستا یاریتان نەبوو دواتر ئێستا ئەو یاریان جام دەدەوە بزانم دوو هەفتەی تڕادەوەستێ لە بابژادەی عێراق تا چەند کاریگەی لەسەر ئاستی یاریزانان هەبوو؟ ئەوەیە مشکلەکە ئەتووەگە تەماشا بکەیت لە بیدایەی دەوری کە دەستی پێکرد دوو یاری ئەوەلی لە پاش ئاسیەمە کە خلاص بووین لەگەر کارەبا و لەگەر زاخۆی شەش خاڵمان بەدەستی نا هەموو خەڵک وای زانی هەولێر لە دوو یاری شەش خاڵی بەدەستی نا دەوری ڕاوەستا مانگەک دیسان هاتینەوە دیەک دوو سیاریگە ئەو ڕاوەستانانە بوویتە هۆی ئەوەی هیچ تامەچی تێدا نەمایە ناتانی خۆت کوی عداد بکە یاریزانەکان تووشی پێکانەی دەبن بێتام بێزار بووینە دوای ئێستا دەچێ ڕەبع زەهەبی پاشەویش دیسان نازانی هەشت تیپەکەت سنەوع بە شێوەیەکی یاری دەکەن کەنجین درێژەی چەندی پێدەدا جامیزیان دەست پێ دەکا مانجی شەش بەڕاستی زۆر زەحمەتە زۆر زەحمەتە. بەڵێ هیڤان هەروەکو دەزانین بە یاریەکەی بانی بۆ یانی هەولێر یاریش نووساز دەبێتن بەهۆی ئەوەی یانی هەولێر تەنها چوار یاری ماوە پێویستی بە سەرکەوتن لە چوارێک کە سێ یاری لەناو یاریگای خۆیت و یاریەکیش لە شاری بەغدایە بەرامبەر یانەی زۆرە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حسێن محەممەد کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی.